خۆشەویستان وەکو ئەمەڕۆم پێکردەوەری دووەممان تایبەت کردووە بە هەوکردنی جومگەکان ئێمە دەپرسین دیارترین شێوازەکانی ئەو جومگانە کوێنکە زیاتر تووشی هەوکردن ئەبنەوە چۆن بتوانین ڕێگری لێ بکەین تەمەن کێش باڵا ئەمانە هەمویان تا چەنە پێوەستن بەم هەوکردنەوە دیارە گفتوگوێم بابەتە لەگەڵ دکتۆرە ئیمان قاسم ساڵی دەکەم کە پسپۆری نەخۆشی جومگەکانە ڕاستەخۆ لەگەڵم دەبێت دکتۆرە سلااوت لەبێ سوپاس بۆی لەگەڵ ئێمە ئامادەی دیارە دکتۆرە ئەمڕۆ باس لە ئیلتیهابی مەفاسڵەکەین دیارە هەوکردنی جومگەکان ئەگەر لە دەستپێکا بە ئێمە بڵیت مانای چییە واتای ئیلتیهابی مەفاسڵ چییە لە بواری پزیشکیدا؟ بەڵێ زۆر سوپاس نەخۆشەکانی جومکە بەڕاستی جۆری زۆرە یەکێ لەو جۆرانەی وا زۆر باونە ناو خەڵکی و زۆر ئەیبینین و زۆر ئەیبیستین ئەوەیە پێوترێ ئیلتیهاب مەفسەڵ معنای چیە معنای وایە ئەو جومکەیە ئیلتیهاب بکاتن طبعا نیشانەکانی چۆن دەستی پێکاتن لە زۆربەی کاتە مەفسەڵەکە دەسەکا بە ئازار دوای ئەوە احتیمالی زۆرە ئەپەنبێتن لە زۆربەی کاتە ئەترتوانەی حرەکە و جوولەکردن لەو مەفسەڵە نامێنێتن بازە جار هەیە پێستەکەی وا سەر جومکەکەیە سوورە بێتن یەکی لە خاڵە ڕئیسیەکان ئەوەیە وا زۆر تەرکیزەکەینە سەری لەگەڵ نەخۆشەکە ئەوەیە پێوترێ مۆرنینگ ستفنس معنای وایە بەیانیان کە هەڵە سێ لە خەو هەستەکاتن ئەو جومکەیەی سڕ بووە یعنی وشک بووە توانای حرەکەی زۆر زەحمەتە خاصەتەن یەکەم نیو سەعات یەکەم سەعات ئەرێ دکتۆرە هەستەکەم جومکەکانم وشکە زۆر بە زەحمەتی حرەکەی پێەکەم ئەوە هەمووی علاماتی ئەو معنای ئیلتیهابی مەفسەڵە معنای وایە مەفسەڵەکە تووشی ئیلتیهاب بووە زۆر باشە دکتۆرە ئەشکالەکانی ئەم جۆرە ئیلتیهابە چییە؟ چەند جۆری هەیە؟ بەڵێ ئیلتیهاب مەفسەڵ جۆری زۆرە ئەوەنە ناو خەڵکی باوە پێوترێ ئەلێن ڕۆماتیزم بەس خۆی معنای ئیلتیهاب مەفسەڵ هەموو ئیلتیهابی مەفسەڵ معنای ڕۆماتیزم نییە نەخۆشی مەفسەڵ کە ئیلتیهاب بکاتن ئەوەی وا زۆر باوە یەکێک لەوەیە کە قرتێنەکەی ئەساودرێتن یعنی کەوا ئەمە پێوترێ نەخۆشیەکان پێلێن سەوەفان قرتێنەکەی ئەساودرێتن ئەوە تووشی ئازاری ئەکاتن لەگەڵ کاتایە ئەپەنمێتن کە توانێ حرەکەی کەمە بێتن لەو مەفسەڵەیە ئەوەیان زۆر باوە جۆری دووەم کەوا زۆربەی خەڵک عینن ئەیبینی نسبەیە زۆر هەیە یعنی تقریبا لە ڕێژەی 100 لە خەڵکی تووشی ئەوە ئەبن ئەوەیە پێوترێ ئیلتیهاب مەفسەڵ ڕۆماتیزی معنای چییە ئەوە زۆربەی جار لە یەک جومکە ناداتن یعنی لە نەفسی کاتایە سێرەکەیتن سێ چوار جومکەی پێکەوە تووشی ئەو کێشەیە ئەبن جومکەکەیت عینن ئەپەنمێتن تووشی ئازارە بێتن و زۆر خاڵە ڕئیسێکی وا تەرکیزەکەی نەسەری دیسان ئەیلێمەوە ئەوەیە کە بەیانیان هەڵ ئەسێتن هەستەکاتن جومکەکەی وشکە توانای حرەکەی نییە ئەمە نوعی دووەمە نوع سێم هەیە نوعەکەی تر پێوترێ سیرۆنەگەتیڤ تقریبا 4 نوعن يعني یەکی لەوانە پێوترێ ئیلتیهاب مەفسەڵ سەدەفی ئیلتیهاب مەفسەڵ سەدەفی چییە یعنی ئەوانەی وا نەخۆشی سەدەفیان هەیە نەخۆشی پێستە لە پێستەکانیان تووشی پەڵا ئەبن پەڵەکان سوورە بانی وەک سپی ئەبێتن لەگەڵ یایە تووشی ئیلتیهابی جومکەکان ئەبێتن نوعێکتر هەیە ئەوەی وا پێوترێت تەشەمع فەقەرەتەکانی هەمووی ئەنووسێن بەیەکەوە و ئیلتیهابەکەن لەگەڵ فەقەراتیایە طبعا جومکەکان ترشی لەگەڵی ئیلتیهابەکەن نوعێکتر هەیە پێوترێتن تەفاعلی چییە سێرەکەی نەخۆشەکە پێش 2 هەفتە 3 هەفتە تووشی ئیلتیهابی میزڵدان ئەبێتن یان تووشی دیزەنتری ئەبێ ئسهالێکی بەقەوەت ئەبێتن زوکچوونێکی بەقەوەت دوای 2-3 هەفتە ئەمجا جومکەکانی دەست ئەکاتن بە ئازارایە ئەمە هەمووی جۆری نوعی ئەو بابلێن ئیلتیهابی مەفاسڵە باشە دکتۆرە ئاڕازەکان یاخود نیشانەکانی ئەم شکلە جیاوازە ئەم شێوازە جیاوازانی ئیلتیهابی جومگەکان چۆنە؟ هیچ ئاڕازی جیاوازیان هەیە نەخۆش ئەتوانێت خۆی جیای بکاتەوە و تەشخیصی بکات؟ ڕاستی لەسەر ئەوەی نەخۆش خۆی تەشخیصی کاتجیای کاتەوە تۆزێ زەحمەتە لەبەرەوەی کە جومکەکان تووشی ئیلتیهابە بێتن کە ئازاری ئەداتن نەخۆش زۆر زەحمەتەکە وازیای کاتەوە بەس بۆ پزیشکی پسپۆرت طبعاً لەگەڵ ئەوەی وا کە فەحسی ئەکاتن پشکنینی بۆ ئەکاتن بە ئاسانی ئەتوانی جیای کاتەوە یعنی مثلا ئەوەی تا ئەو یەکەم باسمان کرد کەواوە قرتێنەکەی ئەساودرێتەوە کەوا پێوترێتن سەوەفان ئەوە زۆربەی کات سێرەکەی ئەو شخصە مثلا بەتەمەنە عمری 40-50 ساڵ بەبانەوەیە زیاتر سێرەکی یەک جومکایان ئەو پەڕی 2 جومکە زیاتر جومکەکانی چۆکی تووشی ئەو کێشەیە ئەبن کە باسی پێەکەین بەیانیان لێ پرسین ئەلێن وشکی بەیانیان هەیە لە جومکەکەت ئەلێ هەیە بەس بۆ ماوەیەکی کەم پێمان ئەلێ
ئەلێ لەوانەیە دووسێ دقە ئەو پەڕی پێش دقە زیاتر ناباتن یان ئەو پەنماوەی وا لە جومکەکەیە بێتن لەو دەرەجەیە نییە. طبعا پشکنینی تری بۆ ئەوکەی ئەتر تو ئەزانیتن ئەمە ئیشەکەی لە قرتێنەکەیە. بە جۆرەکان تر کەوا خاصەتەن ئەوەی وا پێوترێ ڕۆماتیز التیهاب مەفسەڵ ڕۆماتیزی ئەوەیان نە ئەوەیان سێرەکەی جومکەکانی دەسی یەکەم جە دەسی پێکاتن ئەلێتم پەنجەکان دەسم ئازاری هەیە پەنجەکان دەسم ئەپەنمێتن کاتی بەیانیان هەڵەسم هەستەکەم پەنجەکان دەستکم مشکە تقریبا نیو سەعاتی سەعاتم ئەوێ ئەمجا ئەتوانم دەستکەم بە ئیش و کارەکانی خۆم هەتا دەستم نەکەمە بن ئاوێ گەرمەوە ناتوانم پەنجەکانم حرەکەی پێ بکەم. ئەوە زیاتر لەگەر التیهابی مەفسەڵ ڕۆماتیزیەکان ئەڕواتن. باشە دکتۆرە کەواتە هەیە ینی مەثەلا ئەمە ینی پەیوەندی بە جومکەکە بەڵێ شتی تر هەیە ئەگە لەوانەیە پەیوەندی بە جومکەکە نەبێ کە ئەی پرسین خەڵکەکە پێیان سەیرە بێ ئەلێتن ئەمە چه عیلاقە هەیە دکتۆرە تو ئەم پرسیارانەم لێکەی یعنی کە التیهاب مەفسەڵ ڕۆماتیزی ئەبێتن مشکلەکە ئەوەیە بەس لە جومکەکە ناداتن ئێمە تەوەقعەکەین لەگەڵ جومکە سێرەکەی کێشەی چاویان ئەبێتن کە لەیانە پرسم ئەلێم چاوتان وشکە بێتن ئەتوانی چاوت کە گریانت دێ فرمێسکت دابەزێ ئەلێ ناوەڵە چاوم وشکە بە بەردەوامی دەبێ قەترەی چاوت بەکاربێنم یان دەم و مشکە بێت دەبێت دایمە ئاو بخۆم یان لەگەڵ یایە کێشەی پێستی ئەبێتم پەڵە لە پێستی دەرەچێتن ئەمانە هەمووی سێرەکە یان کێشەیە بێتن لە هەناسەدانایە کێشەی سینەکانیە بێتن ئەمانە لەگەر التیهاب مەفسەڵ ڕۆماتیزیەکان زیاتر ئەڕواتن بە ئەوانە ئەکە ئەو شتانە ئەبینین کە ئەو خاڵانە ئەبینین زیاتر لەگەڵ التیهابی ڕۆماتیزەکان ئەڕواتن. باشە دکتۆرە ئەو مەفسەڵانە کوێن کە زیاتر تووشی التیهابات ئەبن حسب جۆرەکەیەتی یعنی ئێمە کە ئەوەی نەوعی یەکەمە کەوا پێوترێتن سەوەفان زیاتر ئەبینین لە ئەژنۆکانە زیاتر لە ئەژنۆکان و چۆکەکانی زیاتر تووشە بێتن احتیمالە فەقەڕاتی پشتی زیاتر تووشە بێتن بەس ئەمەی وا التیهابی ڕۆماتیزیە کە دەسی پێ ئەکاتن زۆربەی کات لە پەنجەکان دەسیەوە دەسی پێکە پەنجەوردەکانی دەسیەوە دەسی پێکاتن ئەمجا لەگەڵ کاتایە احتیمالە ئەمجا عینن طبعا التیهاب مەفسەڵ ڕۆماتیزی يعني هەموو جومکەکان گیانی احتیمالە توش بێ يعني حتى فەقەڕاتشی احتیمالە تووشی بێتن بەس کە دەسی پێ ئەکات زیاتر جومکەکانی دەسی جومکە بردەکانی دەسێتی بەس ئەدا لەوانەیە ترشی هەمووی لەگەر کاتە هەمووی لەوانەیە توش بێتن. زۆر باشە ینی کاتێک لە دەستپێکە مەفسەڵەیەک تووشی التیهاب ئەبێ ئەکرێت بۆ مەفسەڵەکانی تری جەستەش بگوازرێتەوە. بەڵێ بەڵێ بەس چیە زۆربەی کاتێرەکەی وەختی ئەوێتن یعنی نەخۆشەکە ئەلێتن لەوانەیە من 3-4 مانگە 6 مانگە دەسم ئازاری هەیە ئستە تازە بە تازە سێرەکەم چۆکەکانشم ئەزیەتم ئەداتن ئەمجە دوای سێرەکەی دوای فترەیە احتیمالە فەقەڕاتشی عینن تووشی ئەبێتن ئەزیەتی ئەداتن و کێشەی ڕۆماتیزمەکەش ئەوەیە زۆربەی کات کە تاخیر ئەبێتن ئەداتن لە شۆنی ترایە یعنی ئەدا لە چاوی ئەدا لە سینگی ئەدا لە دڵی پێستی توش مشکلەیەکە بێتن ئەمانە هەمووی لەگەر نەخۆشی ڕۆماتیزم احتیمالە یعنی تەوەقعیەکەی نێمە. باشە دکتۆرە مەترسی ئەم نەخۆشیە لەسەر منداڵ خەتەرەکانی لەسەر منداڵ چییە؟ ئایا ئەکرێت التیهابی مەفاسڵ هەوکردنی جومگە مەترسی لەسەر منداڵ دروست بکات؟ بەڵێ التیهاب مەفاسڵ ڕۆماتیز تقریبا ناتوانین تحدیدی کەین بە فئەیە عمری یعنی بڵێن لەم عمرە ئەبێتن لەو عمرە نابێتن کە تووشی التیهاب مەفسەڵ بوون لە هەموو عمرێکە تەوەقعەکەیت یعنی مناڵ لە عمر ساڵێەوە احتیمالە توش ئەبێتن هەتا هەرچ عمرێ بلیتن کێشە ئەو چییە لەگەر مناڵایە لە مناڵە کاتی زۆرجە کە دەسی پێ ئەکاتن مناڵەکە ئازاری نابێتن یعنی التیهاب مەفسەڵ ڕۆماتیزی کە دەسی پێەکە لە مناڵەکە ئازاری نییە بەس دایک و باوکەکە هەست ئەکەن کە جومکەکەی ئەپەنمێتن کە ئەیهێنێتن بۆ لامان ئەلێ دکتۆرە هەست دەکەم قاچی فەرقی هەیە جومکەکەی پەنماوە کە لێیە پرسین حرەکەی چۆنە هەسانی دانیشتنی یان ئەگریە عەزیەتێدا ئەلێ نە ئازارێ وای نییە یان ئازارێ خەفیفی هەیە جاروا تۆ زێڕێ ئەکە ئەمجا هەست دەکەم قاچی مەتەلەن ئەشەلێ کێشەی ئەبێتن لەگەر مناڵە مشکلەی چییە لەگەر مناڵ لە عمرێکایەت ئەدا بە باڵایە کە جومکەکەی ئەزیەتی پێ ئەگاتن و التیهاب ئەبێتن طبعا ئەمە تەسیری لێ ئەکاتن تەسیر لە باڵای ئەکاتن لە مستەقبەلایە کە دەست ئەەکەیتن بە عیلاجی ڕۆماتیز طبعا عیلاجی قورسە ڕاستی عیلاجەکانی زۆر قورسە ماوەی زۆری ئەوێتن زۆربەی کات حتى بە نەخۆش ئەلێن ئەمە هەتا لەگەڵتە بێتن ئەم دەرمانە چۆن نەخۆشی زەخت و شەکر دەبێتن ڕابێ لەگەر عیلاجەکانی
نەخۆشی ڕۆماتیزش تقریبا نفسی شتی پێلین ئەلێن تو دەبێ ڕابی لەگەرم عیلاجانە بەس احتیمالە لەگەڵ وەختای ئەم عیلاجە کەم بکەینەوە یان احتیمالە دوو جۆرە ئەیکەمە یەک جۆر فلەسەر مناڵە کێشەی ئەوەیە لەوانەیە احتیمالی عیلاجەکان شەکە ئەیدەین بەو مناڵە عینەن تەسیری هەبێتن لێیە زۆر باشە ئەوە توت کە لە منداڵ تۆزێ نیشانەکانی کەمترە دکتۆرە کاواتە لەژێر فحوساتی توبی و پزیشکیان نیشانەکان یاخود ئەم نەخۆشیە تەشخیصەکرێت ضرورە لە کاتی بوونی نیشانەیەک لە کاتی بوونی ئاعرازێکە دایک و باوک سەردانی لای پزیشک بکەن بەڵێ زۆر گرنگە ئەوە زۆر گرنگە یعنی دایک و باوک کە هەر شتێکیان بینی لە مناڵەکە کە دێ مراجعە ئاکاتن ئێمەش پشکینی زیاتری بۆ ئەوکەین ئەتوانین تەشخیصەکەی بۆ بکەین بەس وەک وتم یعنی مناڵ ئەوەیە لەبەرەوەی ئازارەکەی کەمترە وەک گەورە نییە ئازاری بیدایە لە بیدایە ئازاری کەمترە بۆیە تۆزە سێرەکەی دایک و باوکەکە ئەهمالی ئەکەن یعنی سێرەکەن ئازاری نییە بەس قاچی تۆزێ پەنماوە ئەهمالی ئەکەن ئەلێن لەوانەیە لە شتێکی دابێتن یان مەتەن کەوت بێتن دایک و باوکەکە زۆر بەی کادوا ئەلێن لەوانەیە کەوتووە ئەمە وامازانی کەوتووە لە شتێکی داوە فئهمالی ئەەکەن سێرەکەی ماوەیە زۆر ئەم مناڵە ئەهمالەکەن کە کاتێک ئەداتە جومکەکان تری سێرەکەی جومکەی تری عینەن ئەلتیهابەکات و عەزیەتیەدا ئەمجا دێن خەمی ئەخۆن کێشەکە زیاتر لە مناڵە ئەوەیە وەک گەورە نییە خۆی دەست بکاتن بە خەمی خۆی چاوەڕی دایک و باوکێتی دایک و باوکش کە ئەبینێتن ئازاری نییە مناڵەکە خاصەتەن لە بیدایەتە ئەهمالی ئەکاتن کێشە ئەوەیە لەگەر مناڵایە زۆر باشە ئەگەر باسی ئەو بکەم مەترسیدارترین جومگا کە تووشی ئلتیهاب بێ کوێیە چارەسەرکردنی ئەستەمە عیلاجکردنی سابە چۆن بڵێین چ جومگەیەک چی مەفاسڵێک کێشەی چارەسەرکردنی زیاتر بۆ دروستە بێ خۆی جومکەکان هەر ئەوەنەی تووشی ئلتیهاب هات تقریبا فەرقی نییە کام جومکەیە یعنی تۆ ئەگەر هات و ئەو کەسە مشکلەی هەبوو لە هین دەستی بێ یان هین ئەژنۆی بێ کە دەستی کرد بە مەرحەلەیە ئەمە پەنما و ئازاری دا و لە حرەکە و لە جوولەی خست ئەوە ئەتر تەواو مەترسی هەیە و دەبێتن چارەسەر بکرێتن چارەسەرە کردەکانی طبعا کە تو تەشخیص حەسەب تەشخیصەکەیە یعنی تو کە پێلەیتن سەوەفانە فەرقی هەیە کەوا بە نەخۆشەکە ئەلێتن ڕۆماتیزە نەخۆشی سەوەفانەکان کە تو دەسەکەیتن بە عیلاجایە من زۆر تەکی دەکەمە سەر نەخۆشەکە ئەلێم دەبێتن محاولەکەی ئەتر خۆت چارەسەری خۆتکەی چونکی سەوەفان لەگەر عمرایە زیادە کاتن کەم ناکە ئەوە شتێکی طبیعیە لەگەر عمرا قرتێنەکان هەمووی ئەساودرێنەوە ئەلێم وەزنی خۆت داگرە مثلا محاولەکە وەرزشی چاک بکەیتن تەمارینی تایبەت بەو جومکەیە بکەیتن خواردنت ئاگاد لە خواردنەکانت بێ ئەو شتانە بێوا مقەویتایە مثلا ڤیتامین دی تایە کالسیۆمی تایە ئەو نوع خواردنانە زیاد کەیتن بەس ئەوانەی وادیان نەخۆشی ڕۆماتیزیان هەیە تقریبا فەرق ناکاتن بۆ من کام جومکەی عەزیەتی داوە هەر ئەوەنەی وا کە تەشخیص کرا ئەمە ڕۆماتیزە ئەتر ئەکرێتە خانەی ڕۆماتیز عیلاجەکانی حەسەب ڕۆماتیز ئەکرێتن عیلاجەکانشی وەک واتم وەختی ئەوێتن یعنی نەخۆشی ڕۆماتیز ئەوە نییە من یەک جاهات عیلاجم بۆی نووسی و زۆربەی سێرەکەن کە فەرقەکەن و بە عیلاجەکان باشە بن هەتە ماوەیە زۆر نایان بینینەوە یان سەر بەخۆیان عیلاجەکان ڕائەگرن یانەوە تا زیادی ئەکەن نەخۆشی ڕۆماتیز دایمە تەکی دەکەم لەسەریان هەر ئەوەندەی کە تەشخیص کرا و عیلاجت بۆ دانرا دەبێتن بین فترە و فترە دکتۆرەکەت بتبینێتەوە لەلایەنی کەمەوە 3 مانگ جارێ بزانێ ئەم عیلاجە ئیشەکە لەسەرت بزانێ جومکەی ترت تووشی کێشە هاتووە ئەو عیلاجە پێویستیە کەمی کەم تەسیری کردێتە سەر مثلا لەسەر کلیەی لەسەر نزبەی خێنی لەسەر جگەری ئەمانە هەمووی بە متابعە بێتن زۆر باشە دکتۆرە هەندێک جار پێشەوەی نەخۆش سەردانی دکتۆر بکات بێتە لای دکتۆر خۆی لە ماڵەوە هەندێک عیلاجی چۆن بڵێ بە زەیتی زەیتون مەساجی بۆکەن بە ئاوی شلەتێن مەساجی بۆکەن بە باندج ئەی بەستنەوە ئەم چارەسەریانە وەکو چارەسەرێکی سەرەتایی پێش سەردانی کردنی دکتۆر دروستە نەخۆش بیکات؟ بەڵێ ئەو چارەسەریانە زۆر ضروریە یعنی حتا ئەگەر هاتە لای منش کە تەشخیصم کرد و ئەوانە من پێ لێم بەردەوام بێ خاصە نەخۆشی سەوەفان بێ ئەگەر نەخۆشی ڕۆماتیزم بێ دایمە پێیان ئەلێم محاولەکەن گەرمایی دانن مثلا ئەگەر لە دەستیان بێ ئەمانی وا کێشەیان هەیە لە دەستیان ئەلێم دەستان بەیانیان بێ ئێواران بۆ ماوەی 10 دقە تۆزێ بکەنە ناو ئاوێ گەرمشی لە تێن تۆزێ هەتا جومکەکانت نەرمەوە بێتن دوای ئەوە مەلحەمیان بۆ نووسم ئەلم چەوریکەم زۆر بێ ئەلێن حەزمان پێی نییە ئەلم بەزەی زەیتونش بێتن
المهم تشوري پێ بکەیت و مەساجی پێ بکەیتن ئەوانە ضرورية بس معناه ئەوە نییە من ئەوەی نەخۆشەکە بەس بەوانە بتوانێت ئیدارە بکاتن خاصەتەن نەخۆشی ڕۆماتیز عیلاجی تری پێویستە بەس بەوانە مشکلەکەی حل نابێتن یعنی ئەوانە نەخۆشی ڕۆماتیز کێشەکە چیە نەخۆشەکە التیهابەکە لە ناو خێنیەتی ئەوەنێ عیلاج وەرگێ ئەتوانی سەیتەرەکەینە سەر نەخۆشیەکە ئەوەنێ عیلاج وەرنەکێتێ ئەو جومکەیە بە بەردەوامی تووشی التیهاب بێت لەگەر کاتایە ئەو جومکەیە ئەتر تەواو یعنی هەیە ئەگاتە مەرحەلە جومکەکانی جێرە بن ئەتر تووشی تەشەوهات دێتن هەیە حتا لە حرەکە ئەکەوێتن ئەلێ من کاسبم لەسەر دوکانم ئەتر ناتوانم ئیشکەم هەیە موەزەفە لەسەر حاسیبەیە ئەلێ من ناتوانم پەنجەکانم بەکاربێنم یان ناتوانم لەسەر قاچم ڕێ بکەم زۆر باشە دکتۆرە کاتە لە چ مەرحەلەیەکدا ئەم ئیلتیهابە و ئاڕازەکانی ئەگاتە حەدێک کە لە کارکردن بوەستێ ئیتر ئەو مەفسەڵەیە یاخود ئەو جومگەیە ئیشی خۆی نەتوانێت بە باشی بکە وەکو ئەوی تۆ باسی کرد گیر ئەبێت بەڵێ لە بیدایەوە نەخۆشیەکە ئەگەر لە بیدایەوە تەشخیص بکرێت و عیلاج بکرێتن ناگاتە ئەو مەرحەلەیە ڕەنگ بێ بین فترە و فترە نەخۆشەکە ئازاری هەبێتن بین فترە و فترە ئیلتیهابەکەی بگەڕێتەوە بەس بگاتە ئەوەی مەرحەلەیە دەست و قاچی جێر بێتن تقریبن ئەگەر لە بیدایەوە دەستکە بە عیلاج و دەستکە بە متابعە ناگاتە ئەو مەرحەلەیە بەس ئەو مەرحەلەی وا من ئەلێم دەست و قاچ جێرە بێ ئەوە سێرەکەیتن چەنەها ساڵە یعنی سێرەکەی 5 ساڵ لەوانەیە 10 ساڵ ئەم کەسە ڕۆماتیزی هەیە عیلاجەکەی بە پێی پێویست ناخواتن یان ئەهمالی ئەکاتن ماوەیە وەری ئەگرێ و ماوەیە ڕایەگرێتن ئەوە ئەتر تەواو ئەو جومکەیە ئەوەنەی وا توش ئیلتیهاب بێت و ئیلتیهابەکە ئەبێتن وردە وردە ئەتر ئەو جومکەیە تووشی تەشەوهات دێتن ئەوە کاتێک نییە من بلێم دوای 5 ساڵە یان بەڕقم پێت بلێم دوای 10 ساڵە ئەوە ئەمێنێتە سەر ئەو کاتەی وا تەشخیصەکرێتن نەخۆشیەکە و ئەمێنێتن کە لەسەر ئەو عیلاجی واوەری ئەگرێتن ئایا ئەو نەخۆشە بەردەوامە لەسەر عیلاجەکانی یان عیلاجەکانی بە پێی پێویست ناخواتن باشە کە گەشتە ئەو مەرحەلەیە کە ئیلتیهابی ئەو جومگەیە کەشدا مەرحەلەیە کە جومگەکە تووشی گیربوون و تەشەوه بێت ئایا چارەسەر ئەکرێت یاخود ئەو جومگەیە ئیتر هیچ چارەسەریەکی بۆ نیە تەنها ڕێگریەکرێ لەوەی لەوە خراپتر بێت ڕاستی کە گەشتە مەرحەلەیە ئەوەی وا جومکەکە تووشی تەشەوه ببێتن ئەوە بە چارەسەری دەرمان ناکرێتن یعنی هیچ دەرمانێک نییە من بیدەم بەم نەخۆشە بلێم دەست جێر بووە ئەم دەرمانە بخۆ دەست چاکە کاتەوە کە گەشتە ئەو مەرحەلەیە ڕەنگ بێ من دەرمانەکانی ئەدەمێ هەتاکو زیاد نەکاتن دەرمانەکانی ئەدەمێ هەتا ئازاری کەمکەمەوە گەشتە ئەو مەرحەلەیە زۆر بە کات ئێمە ئەلێن بکە بە عیلاج طەبیعی یعنی بە ڕیاضە بە تەمارین بەوانە تۆزی حرەکەی دەست و قاچت ڕاستەوە ئەەکەیتن جاروایە مەسنەدیان بۆ نووسین مەسنەدی توبی ئەیکاتە دەستی ئەیکاتە قاچی هەتا وردە وردە ئەو جێریە مەتەنان ڕاستەوە کاتن جاروایە ئەمەنە بەقەوەتە احتیمالە تحویلی لای دکتۆری کسور و جراحی بکەین بلین بە جەراحی ئەو جێری بۆ چاکاتەوە زۆر باشە دکتۆرە ئەگەر باسی ئەوە بکەم ئەو کەسانی کە وەرزشوانن کە ڕاضین ئەمێ پرسیارە بکەم ئەم کەسانە بە هەمان شێوە تووشی ئیلتیهابی مەفاسڵ ئەبن تووشی هەوکردنی جومگەکان ئەبن لە کاتی توشبوونیاندا چۆن مامەڵەر بکەن ئایا لە وەرزشکردن بۆستن بەردەوام بن لە سەردانکردنی پزیشک و ئەو وەرزشانەی یاخود ئەو ریاضانەی کە ئەنجامی ئەدەن ئەبێ گۆڕانکاری بەسەردا بێ یاخود چۆنە بەڵێ خۆی ریاضە بسوورە ئامە بۆ هەموو نەخۆشەکانی جومکە ریاضە دەرمانە دەرمانی هەموو نەخۆشی جومکەکان تقریبان ریاضە خاڵێکی ڕئیسیە تەرکیزەکەینە سەری بەس معنای ئەوە نییە هەریەکێ وەرزش بکاتن معنای وایە تووشی ئیلتیهابی مەفسڵ نایەتن زۆربەی کات کە کاتی وەرزش ئەکەن سێرەکەی لە کاتی وەرزشەکەیە شتێکی قورس هەڵەگرن ئەزیەتی خۆیانەدەن یان هەیە خاصەتەن گەنجەکان کاتی تۆپێنەکەن و خۆیان حاضر نەکردە بۆ ئەو ریاضەیە خۆیان حاضر نەکردە بۆ ئەو حرەکەیە سێرەکی 2 مانگە 3 مانگە ڕای نەکردە تەمرینی نەکردە لە ناکایەکەوە دابەزێتە سەر ساحە بۆ ماوەی سەعاتی ڕائەکاتن بە بەسیترین حرەکە بە بەسیترین لێدان خاصەتەن چۆکیان ئەسوڕێ تووشی تەمەزوق دێت تووشی ئیلتیهاب دێتن ئەوە دایمە پێیان ئەلین ئێمە بە گەنجەکان ئەلین کەکەونە ناو ریاضە بە بەردەوامی لە ناکایەکەوە مەیکەن پێشەوە دەبێت خۆتانی بۆ حازرکەن ئەمجە بکەونە ناو ریاضەکەیە طبعا ئەگەر هاتوو ئەو شخصە لە کاتی ریاضە و لە کاتی وەرزش تووشی کێشەیە بوو خاصەتەن ئێمە لە چۆ کاتەکی دەکەین
لەبەرەوەی ئەو زۆر معارەزە بۆ ئەوەی دەمارەکانی تووشی تەمەزوق دێن لە ژوورەوە قرتێنەکانی تووشی کێشەیەک بێتن ئەلێن دەبێ ئەو کاتە یەکسەر ئیسراحەتی پێ بکەیتن ئیسراحەتی پێ ئەەکەی بەرزی ئەەکەیتەوە بەفر ئەەکەیتە سەری بەفرش نەک لە سەری داینیت و بەجێبێلی ئەمە دایما ئەلین مەساج بکە بە بەفرەکە ینی کەکە دایانی لەسەری مەساج بکە بە بەفرەکە بۆ ماوەی 20 دقەیە چارەگەیە مەساج بکە بە بەفرەکە لەسەری ئەتوانێ بە باندجێبی بستێ تا ئەو کاتێ ئەگاتە لای دکتۆری پسپۆڕ. زۆر باشە دکتۆرە ئەشێت عەزەڵەکانی ماسولکەکانی دەوروبەری ئەو جومگەیە تووشی ئیلتیهاب بن ئەم ئیلتیهابە بگوازنەوە بۆ مەفسەڵەکە و بۆ جومگەکە دواتر ئەو گرفتانی کە لە سەرەتای گفتوگۆکەمانەوە باسمان کرد تووشی تاکەکە بێت؟ بەڵێ بەڵێ طبعاً زۆر بەیکات سێرەکەی نەخۆشیەکە لە چوارترافی جومکەکە ینی ئیشەکە لە جومکەکە خۆی نییە لە چوارترافێتی لە عەزەڵەکەیە ئەوتارە ئەربیتەیە ئەمانی وا جومکەکان بە یەکە ئەوەستن جاروا هەیە کێشەکە لەوێوە دەسی پێکاتن کە لەوێوە دەسی پێکات طبعاً جومکە ئەتیمادی حەرەکەی لەسەر ئەوانەیە فکە ئەوانە ئەهمال کرێت و یان ئیلتیهابەکەی زیادکە وردە وردە احتیمالە بگواسرێتەوە بۆ جومکەکە. باشە دکتۆرە ئەماژ عەکسەوەیە ئیشەکە لە جومکەکەیە کە جومکەکە فەرموو بەڵێ هەلێم جاروا هەیە بە عەکسەوە ئەبێ یانی جومکەکە ئیلتیهابەکاتن جومکەکە ئەپەنمێتن و توش ئازارە بێتن ئەو ئیلتیهابە ئەگواسترێتەوە بۆ چوارترافی بۆ عەزەڵەکەی چوارترافی بۆ ئەوتاری چوارترافی. زۆر باشە دکتۆرە کەواتە با پرسیاری ئەوە بکەم کە چۆن جومگە تووشی هەوکردن ئەبێ تووشی ئیلتیهاب ئەبێ لە چ ڕێگەیەکەوە سەبەبی ڕئیسی چییە بۆ توشبوون بەم حاڵەتە؟ بەڵێ جۆری یەکەم کەوا پێوترێن سەوەفانە کەوا قرتێنەکەی ئەساودرێتەوە طبعاً ئەوە زیاتر عیلاقەی بە عومرەوە هەیە لەگەر عومرایە سێرەکەی سەوەفان زیادە بێ بەعزە جار هەیە سێرەکەی ئەو کەسە بە تەمەنیش نییە بە سێرەکەی تووشی حادیسەیەکە بێ لەو جومکەیە یان تووشی شکاوێک ئەبێتن سێرەکەیتن ئەوانە معرەزن زیاتر کەوا قرتێنەکەیان بساودرێتەوە. ئەمانی وا ڕۆماتیزمەکەی پێئەلێن ئەوە عیلاقەی بە مەناعەوەیە بە جیهاز مەناعی ئەو شخصە یعنی ئەمە جیهازی مەناعی خۆمان لە کاتی طبیعیایە ئەگەر شتێ غەریب بێتە جسممانەوە مقاومەیەکاتن بەس ئەوانی وانە خۆشی ڕۆماتیزمیان هەیە جیهازی مەناعی بەبێ هۆکارێ دەست ئەکاتن دژی خۆی ئیشەکاتن کە دژی خۆی ئیشەکاتن ئەدات لە جومکەکانی وەکوتم شەرتش نییە بەس لە جومکەکانی مادام وایە مەناعی تێک چووە مەناعی دژ خۆی ئیشەکاتن احتیمالە ئەو مەناعەیە لە پێستشی ئەدا ئەو مەناعەیە لە چاوی ئەدا ئەو مەناعەیە لە ڕیخۆڵکەکانی ئەداتن بە زیاتر سەبەبەکە ئیشی مەناعیە سێرەکەی ئەو کەسە جسمی خۆی دژی خۆی ئیش ئەکاتن. ئەنجا ئێمە دایمە ئەپرسین لەوە یعنی هۆکارەکانی ئەپرسین سێرەکەین لە عائیلەتایە ئەپرسین ئەلین لە ناو کەسوکاری و نێزیکی خۆتایە ئەو کێشەیە هەیە یان نییە زۆر بەیان کە ئەپرسین سێرەکەین کچە دیارێتن من دایکم عینن کێشەی هەیە یا لەمان نزیکەکان خۆی یان خوشکم عینن کێشەی هەیە معنەی وایە شتەکە عیلاقەی بە شتێکی وراثیەوە هەیە جاروا هەیە عیلاقەی بە وەزنەوە هەیە ئەو کەسەی وا کێشەی وەزنی قورس بێتن سێرەکەی زۆر معەڕەڵە بۆ ئەوەی وا تووشی سەوەفان بێ لەوەی وا وەزنی کەمترە عیلاقەی بە جودێکی حەرەکیەوە هەیە ئەوانەی وا نەوعی ئیشیان وا قورسی تایە حرەکەی غەڵەتی تایە ئەوانە سێرەکەی معەڕەزن بۆ کێشەکانی جومکە لەمانی تر زیاتر. زۆر باشە دکتۆرە عیلاجەکانی ئەلتیهابی مەفاسڵ چۆن چارەسەر ئەکرێ هەروەها دیارترین یاخود سەرەکیترین تعلیمات بۆ ڕێگریکردن لە توشبوون بە ئەلتیهابی مەفاسڵ و چارەسەرکردنی چییە؟ بەڵێ عیلاجەکان بە پێی نەوعەکە طبعاً تەحدید دەکرێتن وەکوتم ئەوانی وا تووشی سەوەفان دێن طبعاً عیلاجیان زۆر جیایە لەوانی وا تووشی ئیلتیهاب دێن ئەوانی وا تووشی ئیلتیهابی مەفسڵ دێن یەکەم خاڵ ئێمە ئەوەیە دەبێتن ئازارەکەی کە بکەینەوە یعنی موسەکینی ئەدەینە هەتا ئازارەکەی کە بکەینەوە. دووەم خاڵ پێلێن عیلاج هەیە پێوترێتن مضاد ئیلتیهاب نەنستیرۆیدی یعنی عیلاجە لەسەر ئیلتیهابەکە ئیشەکاتن چەنە ئیلتیهابەکە کەم کاتەوە ئەو کەسە ئازاری کەمتر ئەبێتن پەنمانی جومکەکەی کەمترە بێتن حرەکەی وردە وردە ئەکاتەوە طبیعی. سێم خاڵ ئەوەیە عیلاجی پێوترێتن کۆرتیزۆنات طبعاً کۆرتیزۆن ئەوە بەس دەبێت دکتۆری پسپۆر بینوسێ بۆ نەخۆش ئەوەی وای بینین خەڵک سێرەکەی بۆ ماوەیە کەم ئەدرێتن بە جورعەیەکی حەسەب وەزنی حەسەب پێویستی بۆ نەخۆشیەکەی ئەدرێتن
ئەمە وا بینی خەڵکەکە سێرەکەیتن هەر ئەوەنەی سێرەکەی بەو عیلاجە مرتاحە بێتن و هەست دەکاتن سەحەتی خۆشە بێتن ئەیتر خۆی بە بەردەوامی ئەیخواتن خۆی سێرەکەی جورعەکە زیاد ئەکاتن یان ئەچێ بیناوبین خۆی ئەچێ دەرزیەک لە خۆی ئەداتن ئەوە زۆر غەڵەتە ئێمە کە ئەیدەین بە نەخۆشەکە بۆ ماوەیە کەم ئەیدەین جورعەکە حەسەب حاڵەتەکەی حەسەب پێویستیەکەی بۆی دایەنم کە بۆشی دایانین بە جدول بۆی دائنین یعنی کە بێ ئەیدەین جورعەیەک پێێنین دوای هەفتەیەک حەبەکە ئەوەی لێکەمەکەی دوای 2 هەفتە ئەوەی لێکەمەکەی وردە هەتا خلال مانگێ مانگونیوێ عیلاجەکە ئەترت بە تەواوی ئەیبڕین سێم خاڵ ئەیدرێتن پێوترێتن disease modifying anti-rheumatic drug یعنی چی ئەو عیلاجانەیەوە کۆرسی نەخۆشیەکەمان بۆ ئەگۆڕێتن ئەوانە زۆر مهمە لە عیلاجی ڕۆماتیزی طبعا جۆری زۆرە پێشەوەی دەست بکەین بەوەی عیلاجە بنووسین بۆ نەخۆشەکە کۆمەڵێ پشکنین هەیە دەبێ حازریکەین تەکید کەینکەوە ئەو عیلاجە مناسبە بۆ ئەو شخصە بەکاری بێنێتن هەر ئەوەی دەستمان کرد پێی طبعا بە جورعایە ئەتر هەیە هەفتانە وەرێگرێ هەیە ڕۆژانە وەری ئەگرێتن ئەمە دائما بە نەخۆشەکە ئەلێم دەبێ یەکەم 2-3 مانگ هەموو مانگ بتبینم هەتا بزانم عیلاجەکە چۆنە ئیشەکە لەسرت استیجابەی هەیە نییە زیادی کەم یاخۆ کەمی کەم ئەوەی سێرم کرد لەسەر جورعەیەک استیجابەی ئەبێ باشە بێ وردەوردەم لەوانەیە لەسەر ئەو جورعایە ثابتی کەم دوای ماوەی ئەگەر سێرم کرد وەزعی باشە احتیمالە هەر لێ ببڕم آخر نوع عیلاج هەیە لەوانەیە بەس ئەوانەی وان نەخۆشی ڕۆماتیزمە بیستی بێتیان عیلاجێکی زۆر گرنگ کە پێوترێتن عیلاجی بایۆلۆجی ئەوانە دەرزیە طبعا لە دەرەوە زۆر زەحمەتە نەخۆش ناتوانێت دەستی کەوێت دەمێنی لە خەستەخان و مستەشفا حکومیەکان پێیا ئەکرێتن ئەوە جۆری دەرزیە هەیە سەرێکی هەفتانە وەری ئەگرێتن لە ژێر پێست هەیە 2 هەفتە جارێ وەری ئەگرێتن ئەوە عیلاجی نهائیە یعنی آخر مرحلە کە نەخۆش هەموو نەوعەکانمان لەگەڵی بەکارهێنا فایدەی نەبوو ئەکرێتە سەر عیلاجی بایۆلۆجی زۆر باشە دکتۆرە ئیمان قاسم ساڵایی پسپۆری نەخۆشیەکانی جونگە زۆر سپاس بۆی ڕاستەخۆ لە کەرکووکەوە لەگەڵ ئێمە بووی دکتۆرە گیان سپاس بۆ تەواوی